دكتور سلمان فهد العودة لبرسالكي استراليا وإيجريتا وكناي بروني وينه الله أم أفرتا صالانكي زور لشوينك إيشي كردوه كبي أوتير رعايي تلطيفي كسجوركان چاودێری نازکێشانی کەسە گەورەکان ئەوانەی کە لە ژیان بێئومێد بوون دوای ئەوەی کەوا لەگەڵ زۆربەیانە قسەی کردووە لە ئەخیرە مولەخەسەکەی نووسیەتەوە کە چییە پێنج شت هەیە زۆربەی ئەوانە لە ئاخیرە پەشیمانی هەڵەکێشن کە لە ژیانیانە نەیان کردووە پێنج شت جا منش حەزەکەم عەرزی بەڕێستانی بکەم عەسا ئێمە ئەگەر شتێک لە ژیانمان ماوێ فریای خۆمان بکەوین ژیانمان بگۆڕین ژیانمان لەسەر شێوازێکی تازە دانینەوەی یەکەم شت کە زۆربەیان وتوانە خۆزگایە ئێمە بمانتوایە بەو شێوە بژین کە خۆمان ویستمان لەسەری یعنی پەشیمانیان هەڵکێشاوە لەسەر ئەوەی کەوا ئێمە بەو شێوە نەژیاوین کە خۆمانەمان ویست بەڵکو بەو شێوە ئەژیاین لە ژیانە کە خەڵک ئەیویست کە دەوروبەرەکەمان ئەیویست بس خۆی لە ڕاستیە ئەوە لە ئاخیری ژیانە پەشیمانی هەڵەکێشی ئەزانی قیمەتی نەبووە بۆ خەڵک بژێ یان بەو شێوە بژێ کە خەڵک ئەیوێ بەڵکو بەو شێوە بژێ کە خۆت ئەتەوێ بۆی دوای پەشیمانی نەکێشی لەسەری خاڵی دووەم زۆربەی ئەوانە پەشیمانن کە لە ژیانە زۆر ماندوو بوون زۆربەیان ئەمانە لە ژیانە خۆیانە ماندوو کردە ئیجازەیان وەرنەئەگرت وانە بەردەوام ئیش لە دوای ئیش یعنی پشویان نەئەدا تەرفیهیان لە ژیانە کەمە کرد یعنی حتا تەنانەت زۆرێک لەوانە ئەڵێ ئیشەکانی دەرەوەیان هێنا لە ماڵایان کرد کە ئیشی کە هاتی تۆ بە ماڵی تر حەقی ژنە حەقی مناڵە حەقی ئیدە بەسە ئیشەکانی دەرەوە مێرە تێکردی ناو ماڵیشی بکە ئەوە بەڕاستی ئینسان تووشی قەلەقەکە لەوانەیە لە ناوت بەرێ بەڕاستی لەوانەیە ماڵ و مناڵت یعنی بفەوتێنێ اعطي كل ذي حق حقه طبعا حديث پیغمبر صلى الله عليه وسلم همو حق خاون حقي بري وكو بيويست يعني حقي جنو منال مدى بكسيتر حقي مناليش مدى بجن حقي جنكتش مدى بمنالكان حتى جنكتش مدى حقي جنكت مدى بمنالكان شكي ما نابي يعني لجيانا بالراسي حقي هيج كسي مدى بايج كسي كده ناكري تو شو تاسعاتي دوي شو لقل هاوري وكسوكاتا بلونا منالكان تنيامن اما كارساتي لي ابيته ايش هاوريت بياكا ناكري برا برزكانم بەشی مناڵەکان بدا بەشی میوانت بدا بەشی خزم و کەس و کارت بدا بەشی برا و خوشکان بەشی دایک و باوک بەشی هەر کەسێک بدا وەکو خۆی بەبێ زیاد و بەبێکەم هەروەها سێم لەو شتانەی کە پەشیمان بوونە کە نەیان کردووە ئەوەیە کە نەیان توانیوە تعبیر بکەن لە مەشاعریان لە هەستیان وەکو پێویست تعبیریان نەکردووە مەسەلەن وتویانە خۆزگایە بمانتوانێت لە کاتی خۆیان بە ژنەکەم بە هاوسەرەکەم بموتایە خۆشتمەوێ خۆزگایە پڕبەدڵی خۆم من مناڵەکەی خۆم زۆر خۆش بوو بەس خۆزگایە پڕبەدڵ باوشم پیا بکردایەوە بم قسایەتە سێنم و بم گوشایە بم تا خۆشتمەوێ ڕۆی تازەتەوە برادەرێک خەڵکی کەلارە هاتچۆیە کردم ژنەکەی تەنها کوڕیانەیە ژنەکەی وتی مامۆستا تصورەکەی محەمەد تا ئێستا ماچی کوڕەکەم نەکردووە ماچی کوڕەکەمانی نەکردووە کوڕەکەی 6 ساڵ عمری تا ئێستا ماچی نەکردووە این مامۆستا عەیبە ئەو چۆن ئەوێ ماچی کوڕ مناڵ بکە لا حول ولا قوة إلا بالله ڕێک حەدیسەکەی پێغەمبەرم بۆ باس کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فلان ڕئیس حەشەت هات بۆ ماڵی کە بینی پێغەمبەر باوشەکاتە حەسەنە و باوشەکاتە حوسەینە و ئوسامە ڕاتە بانشانی و یاریان لەگەڵاکە وتی ئەی پێغەمبەری خوا بۆ ئێوە ماچ مناڵەکەن و ئاوا نازدن والله من دمنا لما تأسى كسيان ماشي كسيان ناكل اصلا من برو ما انا من دور ما اي فرمون من شي كامل لقل كسيك كخوار رحمي لنا وضل ذلك الوقت يعني الرحم لنا وضلنا ما بس زي لا ضل انا ما تو حيفني ماشي من الله كان يبوني انك ها حيفني الناس بجنك ندي بيويست انسان بيويست حتى اتواني ناس بهاو سركدي ناس به كاكب والله او نازا كبجنكت ايدي يان بمنالكت ايدي لسطا النوتي تشي مشاكل هي كدواي ابي بتوربون وببارو وبتشي حليكي عربه ونازا وبباش بياكلنا حلبه بويا بالريزان
پێشەوەی پەشیمان ببینەوە ئەمانە زۆر گرنگە والله بسڵمان وایە ئەمەنە وشکە لەگەڵ حاوسەرەکەی ئەمەنە وشکە ئیتر لە هەردوو تەرەف لە هەردوو ڕەکەس ژنۆپیا ئەمەنە وشکن یعنی هیچیان تیان نەیەڵاوەتەوە والله نازانم یعنی نمونەی چیتان بۆ بێنمەوە بەخوا حەز ناکەم نمونە بێنمەوە یعنی نمونەی ناشرین ئەگینا هەیە یعنی حبە جوێن قسە لەگەڵ خێزانەکەیەکە حبە تفکردن قسە لەگەڵ خێزانەکەیەکە دێتەوە کۆمەڵی ئاگرە ژنەکەی حەزەکە هەر نێتەوە بۆمە جا ئەمە زۆر گرنگە پێش ئەوەی نەدەم بکێشین با توخوا هەوڵ بدەین هەرچیان لە دڵتا بۆ خۆشەویستەکانت دەری بڕە زۆر خۆشە هەروەها مەشاعری گلەییش یعنی هەتا مەشاعری گلەییش یعنی ئێستا من مسلمانێکم زۆر خۆشەوێ بەڵام شتێکم لێ بیستووە ئەگەر زانیت گلەیەکە زەرەر ئەدا مەیکە قەینە بیتێ لە خۆی ئینشاءالله خۆی باشە بێ بەس ئەگەر زانیت زەرەر نادا گلەیەکە بیکە هەنێ مسلمانێک گلەیەکەی لای پێی خۆشتر بێتەوە بەڵام ئەو تەوانەوەش فەنی گەڕێک ئەوێش بە شێوەیەکە بێ گلەیەکە بکەیت کە بزانی چۆن گلەیەکە بەکاردێنی بۆ ئەوی خۆشەویستی زیادکات نەک خوا نەخواست بێتە مایە گلەیەک ببن چوارم یەکێکی تر لەو شتانەی کە پەشیمان ئەبنەوە لێی زۆربەی ئەوانەی تەمەنیان گەورەیەوە گەنە کۆتایی ژیان پەشیمانن لێی کە نەیان کردووە ئەویش ئەوەیە کە نەیانتوانیوە پەیوەندی لەگەڵ هاوڕێ حەقیقیەکان ئەخۆی هاوڕێ زۆرن بەس بڕی هاوڕێیان حەقیقین بە کوردی خۆمان هاوڕێی گیان بە گیانین جێی برا ئەگرن جێی باوکەگرن جێ یعنی ئاخر هەنێ هاوڕێ زۆر خۆشەویستە زۆر عەزیزە یعنی وەکو چۆن بڵێ نادرە نادر یعنی نادرە حیفە ئەو هاوڕێیانە مودەی جارێ بێکۆ نەبن حیفە ماوەی جاری یەکتری نەبینن بە تایبەت ئەو کاتانەی من وەقت دەست بەتاڵە وەقتی فەراغە ئەگەر نەشتوانی بچی بۆ لای تەلەفۆنی بۆ بکە پەیوەندی لەگەڵا بکە چەندێک خۆشە بەیەکەوە مەجلیسی خواردنەوە و بەیەکۆ دانیشتن و بڕێ کشتی خۆش و دەمەتەقەی خۆش وەکو ئەم مەجلیسی خۆمان وەکو ئەم مەجلیسانەی خۆمان چەند خۆشە ئەڵێ کاکەوە نەزانیوە کات بە فیڕۆدانە ئەوە جەمالیاتی حەیاتە جوانیەکانی ژیانە کاکە ئەوە بەشێکە لەو مەقاسیدانەی کە خوا مرۆڤی وەیە کاکە لە بەهەشتا خوا وەسفی ئەوە ناکە على سرور متقابلين وانێ يعني ئەوە بەشێکە لە حەیات لە مەشائلەکانی حەیات ئینسانی مسلمان ئەبێ يعني ئەوە بە هەدەف بزانێ وا نەزانێ وەڵا کاکە من کاتم نییە بڕۆم لەگەڵ خەڵک واللهی وانیە کاکە ئێستا تۆ حەل لە ماڵە لە ئەهل و بەیتەکەی خۆت ئەو برایەی کە زۆر ئەگەن بە یەکتری هەفتە یەک جارە بین چەندێک خۆشەویستیان زۆرتر لەگەڵ ئەوەیە کە ساڵ یەک جارە کاکە فەرقیە حتى متمانە بوون بە یەکتری حتى مەسەلەن بۆ نمونە ئەسرار یەکتری لا یەکتری باسکردن بەدەمەوە هاتنی یەکتری لەگەڵ ئەو کەسانە زۆرترە کە زیاتر جا تۆ خوا حیفیە تۆ برادەرێک هەنێ برادەرێت تۆ چەندین ساڵە تا پەیات کردووە یعنی عەزیەتت خواردووە مەسە مەسروفت کردووە کاتت کردووە تا ئەوە بۆتە برادەرت یعنی ببێتە ڕەفیقت تو خوا حیف نییە لە نسیبەی حیف نییە تەواصولی لەگەڵانەکەی حیف نییە نەیکەیتە برای پشت لەم زمانە بە تایبەتی زمان ئێمە مامەساویستە باەتی زمانێکە یعنی ئەم زمانێکی زۆر خەتەرە زۆر پێویست بەوە هەیە دە برای باشت هەبێ وانە جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئەو برادەرە خۆشەویستانە دەست مەدەن هەوڵ بدەن ئینشاءالله پەیوەندیەکانتان پتە بکەن لەگەڵ یانە بەڵکو ئینشاءالله بتوانن بگەینە ئەو هەدەفەی کە پێویستە و ئاخر شت لەوانەی کە ئینسان لە کۆتاییەکانی ژیانە پەشیمانی هەڵە کێشە کە نەی کردووە ئەوەیە کە نەیانتوانیوە کە بەختەوەریەکی زیاتر بەدەست بێنن دەوانەی بڵێن نانی چۆن بەختەوەری براینە بەختەوەری مامۆستا سەلمانە فەرمێ کراوەیە بۆ هەموو خەڵک جاری وایە ئەسڵەن دێ ئەدا لە دەرگای ماڵت بەختەوەری دێ ئەدا لە دەرگای ماڵت خۆت دەرگای بۆ ناکەیتەوە یعنی جاری وایە بەختەوەری دێ نەک تۆ ئەڕۆی بەلایە ئەو دێ بۆلات ئەدا لە دەرگای ماڵت دەرگای بۆ ناکەیتەوە بەختەوەری شتێکی ئیستثنایی نییە شتێکی خارق نیە بڵێ قەت دەست ناکەوێت قەت پەیان نابێ بەڵکو بەختەوەری بەشێکە يعني لە ڕۆحانیات جاری وایە دەرسێک لەزەت و بەختەوەری تایە دەرسێ جار وایە دەمەتەقەیەک سەفرەیەک لەگەڵ کۆمەڵێک برادەرەیان لەگەڵ ماڵ و مناڵەکەتە نوعێک لە بەختەوەری تایە جاری وایە يعني بەختەوەریەکە ئەوەیە کە سەردانی دایک دەکەی سبحان الله سەردانی باوک دەکەی سەردانی کەسە نزیکەکان دەکەی جاری وایە بەختەوەری لەوەیە تۆ کتێبێکە خوێنیتەوە لەوانەیە من تۆ جیاواز بی لەوانەیە جیاوازی لەوە چەند بەختەوەری لە شتێکی ترا ببینم تۆ لە شتێکی ترا ببینیم